بەگومان کەمپینی ئازادکردنی بەڕێز ئۆجەلان جوبایەخێکی زۆری هەیە بۆ بەرپاکردنی ئاشتەوایی و برایەتی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕێگایەکی گرنگە بۆ دیفاعکردن لە پرەنسیپەکانی مافی مرۆڤ و مافی زیندانی کە بەگومان ئەم پرەنسیپانەش بەڕێز ئۆجەلان دەبێتەوە لەم چوارچێوەیەدا لە پێناو بەرگری لە ئازادی و بەهاکانی لە پێناو بەرگری لە پێکۆژیانی گەلان و ئاشتی و لێبوردەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا ئازادی ئۆجەلان گرنگە لەم ڕوانگەیەوە من پشتیوانی ئەو کەمپینە دەکەم ئومێد دەکەم ئەو کەمپینە بە ئاکانی خۆی بکە و ئاشتی و لێبوردەی لە ناوچەکەمان و لە نێو میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرقەرار بێ و سوپاس بە هەموو کۆمەڵە خەڵکی نووسەر و ڕۆشنبیری شاری سلێمانی زۆر دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆ ڕۆشنبیرانی و حقوقیەکانی میسر کە هەستاون بەم دەست پێشخەریە ئەخلاقی و جوانەی خۆیان بۆ ئازادکردنی ڕێبەری مرۆڤایەتی ڕێبەری گەلان بەڕێز ئۆجەلان. لە ڕاستیدا بەڕێز ئۆجەلان وەکو بیرمەند و ڕێبەرێکی ئازادی خواز و دیموکراتی خواز مرۆڤێکە تەنها تێکۆشانی بۆ گەلی کورد نییە بەڵکو بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکۆشان دەکات. ئەم بیرمەندە ئەم فەیلسوفە چەندین جار دەست پێشخەری بۆ ئاشتی لەگەڵ دەوڵەتی تورکیا درێژ کردووە. بەداخەوە بەهۆی بیری ڕەگەزپەرستانەی دەوڵەتی تورکیا و سەرکردە دەسەڵات خوازەکانی تورکیاوانە هەتا ئێستا کارێکی وایان نەکردووە کە گەلی کورد و گەلی تورک پێکەوە لە ناو دەوڵەتی تورکیا بە ئاشتی و ئارامی بشین. بەداخەوە ئەم بیرمەندە لە پیلانێکی نێودەوڵەتی چەپەڵدا بە دەستی ئەم کۆمپلۆگەرانە ئەو دەوڵەتانەی کە هەستان بەم گەلە کۆمەکەیە بە شێوازێکی ناقانونی بە شێوازێکی نائەخلاقی بە شێوازێکی نامرۆڤایەتی ڕێبەر ئۆجەلانیان دەستگیر کردو و کردویانەتە زیندانەوانێ. ڕێبەر ئۆجەلان لە زیندانیشە ئەوان پیان وا بوو گوایە لە زینداندا ئەم مرۆڤە تەسلیمیان ئەبێ و واز لە داوەڕاوەکانی هێنێت، بەڵام لە زیندانیشدا ڕێبەر ئۆجەلان توانی بەرخۆدانێکی بێوێنە بکە ئەو دروشمەی کە هەمیشە شۆڕشی باکووری کوردستان هەڵی گرتووە کە دەڵێت بەرخۆدان ژیانە تەسلیمبوون مردنە، ئەویش لە کەسایەتی خۆیدا و لە کەسایەتی هەموو ئەو شۆڕش ژێرانەی بەر لە خۆی کە لە زیندانەکانە بەرخۆدانیان کردو ئەو دروشمەی کرد بە واقع. تەنانەت لە زیندانە توانی چەندین کتێبی ناوازەی فەلسەفی بنووسێ و هەمووشی ئامانجدەی ئاشتی و پێکەوە ژیانی گەلانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا. تێزە فەلسەفیەکانی بەڕێز ئۆجەلان لە مۆدێرنێتەی دیموکراتیەوە بۆ نەتەوەی دیموکراتی و بۆ ئابووری و پیشەسازی ژینگە دۆست بۆ ژنۆلۆژی و بۆ کۆنفیدرالیزمی دیموکراتی ئەبێتە مایەی ئەوەی کە هەموو گەلان بتوانن لەنا ئەو تێزانەدا ژیانێکی شایستە و ئارام بۆ گەلانی خۆیان بدۆزنەوانێ. بۆیە ئێمە زۆر خۆشحاڵ بووین لە وڵاتێکی وەکو میسرەوانێ کە مەهدی حەزارەیە ئاوها ڕۆشنبیرەکانیان ئەو دەست پێشخەریە جوانە بکەن بۆ ئەوەی کە ئەم بیرمەندە کە بە وەکو وتمان بە شێوازێکی نائەخلاقی ناسیاسی دەستگیر کراوە ئازاد بکرێت. ئێمە داواکارین لە هەموو ڕۆشنبیرانی سلێمانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بەگشتی ئەوانیش ناوی خۆیان بخەنە پاڵ ئەم بەڕێزانەی کە ئیمزا
کۆکەنەوانێ بۆ ئازادکردنی ئەو ڕێبەرە کە وەکو وتمان ئامانجی ئەم بیرمەند و فەیلسوفە پێکەوەژیانی گەلانە بە ئاشتی و ئارامی و بە دیموکراتی.